عزیزان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە سمارت تریدەر و شیکاری بۆ هەفتەی دووەمی مانگی 6 ساڵی 2024 دەکەین. سەرتا لە نازداکەوە دەست پێ بکەین ئەپدێتی شیکاری پێشومان بکەین. ئێمە تەبیعی ئەم بەرزبوونی نازداک پێشبینی کراو بوو بە پێی شیکاریش چەندین هەفتەیە ئاماژەی پێدەدەین کە نازداک لە هەوڵی تۆمارکردنی لووتکەیەکی نوێدایە و تارگێتی بەرزبوونی 1920 دەبێت بە پێی نازداکی سپۆت وەتەم نازداکی کە لێرە لە ترێنیڤی و لە بەردەستماندایە. ببینن ماشەڵات چەند بە جوانی ڕێزی ئەم شیکاری و پێشبینی ئێمەی کرد ڕاستەوخۆ لە دوای گەیشتن بە تارگێتی دابەزین وەک پێشتر باسمان کردبوو لە شیکاری هەفتی ڕابردوتمان لە دوای گەشتن بەم ناوچەیە ناوچەی دابەزین دەست پێ دەکات. تقریبا لە زۆنەکەی ئێمەوە نزیکەی 100 پیپێک دابەزینی تۆمار کردووە، ڕەنگە ئەم دابەزینێژ زیاتر بەردەوام بێت. ئێمە ڕوونکردنەوەیکی خێرا بدەین لەسەر ئەم ناوچەی ئێسای نازداک. بەڕێزان، نازداک ئەم ناوچەی کە لێی داوە واتە 1920 سیناریۆیەکی دوورمەودای لەسەر ئاستی فرەیمە گەورەکان چالاک کردەوە بە دابەزین و ئەم دابەزینە دەتوانێت مەوداکەی فراوان بێت تا ئەم ناوچانەش من پێم وایە تا ئەم منتیقەیەش بەردەوام بێت لە دابەزین، پاشان دیسانەوە زۆری بەرزبوون دەست پێ بکاتەوە. بەم شێوازە ئەمە بسڕینەوە نازداک بەڕێزان لەم زۆنەی کە لی داوە هەرچەنە مەوداکەی زۆر فراوان و دوور و درێژە، بەڵام ئێمە باسی ئەو دەکەین تا نرخ لە خوار ئەم زۆنە بێت. سیناریۆکانی دابەزین بە شێوەی کاتی بە شێوەی ڕیتێست ئەکرێت هێزێکی نوێ وەربگرن و بتوانن نازداک بگەڕێنەوە بۆ ئەم زۆنە. واتە ئێستا زۆنی بەرزبوون ئێرەیە، زۆنی بەرزبوون بۆ تەواوکردنی سیناریۆ دوورمەوداکەی بەرزبوونی واتە تۆمارکردنی لوتکەیەکی نوێ لە ئاستێکی بەرزتر وەک بە پێم سەهمەکە دیاریمان کردەوە تارگێتی 20,000. نازداک تا لە خوار ئەم زۆنە بێت واتە تا لە خوار 1920 بێت دەتوانێت ئەم دابەزینە بەردەوام کات. ئەوجا ڕۆژێکی پێدەچێت یاخود هەفتەیەک یاخود مانگێک ئەوە ناتوانین دەستیچانکەین، بەڵام تا لە خوار ئەم زۆنە بێت. بەهێزترین سیناریۆی ئەم ناوچەیە ئەوەیە کە دابەزین کاتەوە بۆ ئەم زۆنە، پاشان لێرەوە دیسانەوە بەرزبوونێکی دیکە بە هێزێکی نوێ دەست پێ بکاتەوە بەرەو تارگێتی دووەم کە ئاستی 20,000. هیوادارم شیکاری و ڕوونکردنەوەکە وازەح بێت. هەر پرسیارێکیشتان هەبێت لە گروپی سمارت تریدەر گۆ لەسەر شیکاری نازداک لێمان کرد لە خزمەتانە. شیکاری دووەمان لەسەر ئاڵتون، ئێمە هەفتەی ڕابردوو دوو زۆنی بەرزبوونمان دەستنیشان کرد. زۆنی یەکەمیان 2313 بۆ 2303 بوو، پاشان 2276 بۆ 2265. لە زۆنی یەکەم تقریبا بە تەواوی نەگەشتە زۆنەکە. ببینن لێرە نزمترین ئاست 314 بوو، تۆماری کرد و دەستی کرد بە بەرزبوون. لە دوای گەڕانەوە بۆم ناوچەیە زۆنەکە شکات کە ئیشی خۆی کردووە زۆنەکە و ئەم کاندڵە گەورەی کە ڕۆژی هەینی دروست بوو ئاماژەیەکی تا ڕادەیەک وازەحە بۆ هاتنە ناوەوەی هێزێکی زۆر گەورەی فرۆشیار بۆ ماوەیەکی دوور و درێژ لە بازاڕدا. بەپێی تەکنیک ئاڵتون لە دوای شکاندنی ئەم زۆنە دەتوانێت خۆی بگەنێتە زۆنی دوم کە 2276، بەڵام ئێمە پێویستمان بە زۆنێکە بۆ پاڵپشتیکردن لەم سیناریۆی دابەزینە و وەگەیشتن بە زۆنی خوارەوە. ئەم زۆنە دەگۆڕین زۆنی یەکەمی هەفتەی پێشوو بەم شێوازە دەهێنینە ئێرە دەکەینە زۆنی دابەزین بۆ ئەم هەفتەیە تاوەکو ئاڵتون لە خوار ئەم زۆنە بێت. سیناریۆی دابەزین بەردەوامە و فشارێکی قورسی دابەزین لەسەرێتی بە ئاماجی گەشتن بە زۆنی دووە. بەڕێزان، ئەگەرێکی بچووک هەیە کە ئەم زۆنەش بشکێت واتە زۆنی 2265ش بشکێت، بە تایبەتی ئەگەر هەواڵێکی دیکەی سلبی ڕابگەندرێت و لە بەرژەوەندی دۆلار بێت ئاڵتون زیاتر دابەزین کات و ئەم زۆنە بشکێنێت بە کامڵی یەک ڕۆژی. تارگێتی دابەزین لە دوای شکاندنی ئەم زۆنە گەشتن دەبێت بە ئاستی 2230 واتە لە دوای شکاندنی ئاستی 2265
بە کاندڵی یەک ڕۆژی تارگێتی دواتری دابەزینی ئاڵتون گەشتن دەبێت بە ئاستی 2230 هیوادارم وازە بێت و تا نرخ لە خوار ئەم زۆنە بێت بۆم هەفتەیە 2327 بۆ 2314 ئێمە لەژێر فشارێکی قورسی دابەزیندا دەبین بۆ ئاڵتون و دەتوانین زیاتر تەرکیز بکەینە سەر دەرفەتەکانی مامەڵەی فرۆشتن بە ئامانجی گەشتن بە زۆنی 2276 شیکاری سێمان لەسەر یۆرۆ ئێمە پێشتر زۆنێکمان بۆ یۆرۆ دیاری کردبوو کە 1.083 بۆ 1.091 بوو ماوەیەکی زۆر لەم زۆنە مایەوە یۆرۆ چەند جارێک هەوڵیشکاندنیدا بەرەوسەرەوە بەڵام نەیتوانی دەستی کردۆ بدابەزین لە دوای دروستبوونی ئەم کاندڵە ئێستا بەڕوونی هێزێکی زۆر کاریگەر بۆ یۆرۆ لە بازاردا بۆ دابەزین کە لەم زۆنەوە چالاک بووە دەتوانێت ئەم سیناریۆی کە پێشتر پێشبینیمان بۆ کردبوو تەواوی کات لە دوای دروستبوونی ئەم کاندڵە هەڕی تێستێک بکاتەوە بۆ زۆنەکە بە دوای دەرفەتی داخەوبوونی فرۆشتندا بگەڕێن یۆرۆ لە هەوڵدایە سیناریۆی دابەزین تەواو کات و خۆی بگەێنێتەوە زۆنی 1.059 شکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون یۆرۆ ئاڵتون هەروەها نازداک هیوادارم ببێتە مای سود و قازانج بۆ تەواوی بازرگانان هەر لە خێر و خۆشیدا بن